چیرۆکی ناخەژێن لە کاتی گەڕانەوەی 12 تەرمەخنکاوەکەی ئیتالیا ئاشکرا ئەبێت. گول لە هاوەنێک بە منداڵێکی کۆیا تەقێتەوە و برینداری ئەکات. تەندروستی سلێمانیش ڕێکاری خۆی هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕشانەوە و سکچوون. سڵاوتان لێبێت. بەرەبەیانی ئەمڕۆ تەرمی 12 کۆچبەر لە فڕۆکەخانەی هەولێر درایەوە کەس و کارەکانیان. ئەما و کۆچبەرانە بوون کە ڕۆژی 16 شەشی 2024 یەختەکەیان لە کەناراویەکانی ئیتالیا نەقوم بوو. چیرۆکی هەموو کۆچبەرەکان ناخەژێنە، بەڵام یەکەشیان زیاتر لەوانی دیکە پتر تراژیدیا. خونچا دایکی دوو منداڵە و کەمێک بەر لە نقومبوونی یەختەکە ژان گرتوویەتی منداڵی سێمی لەدایک بێت، بەڵام هەمیان بێکەوە خنکان. ئارام و خونچەی هاوسەری هەر ئەمڕۆ تەرمەکەیان لە هەولێرەوە برایەوە بۆ قەڵاتزێ. حەسەن مەلانەبی برای خونچە چیرۆکەکەی بۆ پەیامنێری 1964 جێڕایەوە وتی کاتی نقومبوونی یەختەکە خوشکەکەم خەریک بوو، منداڵی دەبوو، بەڵام خۆی و هەردوو منداڵەکە و کۆرپەکەی ناوشی گیانیان لەدەستدا. ئارامی زاواشیان بەرگەی ئەوەی نەگرتووە و هەر لەوێ جەڵتەلەی داوە و ئەویش گیانی لەدەستداوە. سوپای عراق بەنیازە ڕووبەری سەربازگەکەی لە گوندی تۆپزاوە فراوان بکات، بەمەش 102 زەوی خەڵکی گوندەکەی پێوە دەبێت. ئەوانیش دەڵێن شتیوانیە و ناهێڵن زەویەکانیان داگیر بکرێت. ئەمڕۆ شەمە 3 2024 دانیشتوانی گوندەکە کۆبوونەوە. ئەوان دەڵێن فڕقەی 11 پیادەی سوپای عراق زەویەکانیان داگیرەکات. نەجی باغا تۆپزاوەیی دانیشتووی گوندا بە 1964 وت ئەو پارچە زەویەهی عشیرەتی جەحێش و کورد و تورکمانە ڕووبەرەکەی 102 و تاپۆشە. مافی خۆمانە ناهێڵین داگیر بکرێت. خەڵکەکە دەڵێن بینیویانە دیواری سەربازگەکە لەسەر زەویەکانیان دروست دەکرێت، بۆیە گرد بوونەتەوە و ڕێگری لێکەن. لا کۆیەمێرد منداڵێکی 12 ساڵان کە شوانی مەڕ و باڵاتە دەستکاری گول لە هاوەنێکی کردووە و پیایدا تەقیبەتەوە و دەست و چاوی بریندارە. ئەم شوێنەی گول لە هاوانەکەی لێ بووە لە نزیک بارەگاکانی حزبی دیموکراتی کوردستانی ئێرانە لە کۆیە. لەو شوێنەی پێی دەڵێن قەڵای دیموکرات. کاتێک ئاسایش چوونەتە شوێنەکە بینن جگە لەوەی تەقیوەتەوە گول لە هاوەنێکی دیکەش هەیە هەڵیان گرتوتەوە. ئارام یاسین ئەفسەرێکە لە ڕاگەیاندنی بەڕێوەبەریاتی ئاسایشی ڕۆژهەڵاتی هەولێر بە 1964 ود ئەو گول لە هاوانەی بە شوانەکەدا تەقیوەتەوە ئەوە دانەیەکە ئەوەی دیکەشیان کە دۆزراوەتەوە هی سەردەمی سوپاکەی سەدام حوسێن بووە. ئەو ماوەیە سکچون و ڕشانەوە بڵاوە و خۆپاراستنی سلێمانیش وەک بڵێ هۆکارەکەی بۆ دەرکەوت بێت. داوا ئەکات تانکی سەربانی ماڵان هەر 6 مانگ جارێک پاک بکرێتەوە و خواردنی سەر عارەبانە و دەستجۆڕەکانیش نەخورێت. ئەمڕۆ شەممە 3 2024 خۆپاراستنی تەندروستی سلێمانی ڕێنمایی بڵاو کردوتەوە بۆ ڕێگریکردن لە سکچون و ڕشانەوە. جگە لە تانکی و عارەبانەکە دەشڵێت سەوزە و میوە پاک بشۆنەوە و دڵنیابن لە پاچی سەرچاوەی ئاو و دەستانیش بە پاچی بشۆن. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و خواتان لەگەڵ.